دیارە دەزانین کە لە ماوەی ڕابردوودا دادگای فیدراڵی بڕیاریدا کە ڕاستەوخۆی فرۆشتنی نەوت بگەڕێتەوە ناوەند لە هەرێمی کوردستانەوە ئەم بابەتەیش تا ئێستا مشتومڕێکی زۆری لەسرە لەگەڵ ئەوەی بڕیارەکە لەلایەن دادگای فیدراڵی ئیتیحادیەوە دەرچووە بڕیارێکە وەکو باسی لێوە دەکرێت ناتوانرێت گۆڕانکاری تێدا بکرێت تازە بڕیارەکە دەرچووە بەڵام لەسەر ئەم بابەتە کۆمەڵێک بۆچوون هەیە بەوەی کە حکومەتی هەرێم ئەو قوارە سیاسی کە هەیە ڕەنگە بەم بڕیارە تووشی مەترسی بێت و لە هەمان کاردا فرۆشتنی نەوت کە لە ساڵانی ڕابردوودا بە شێوەیەکی سربەخۆ بووە هەرچەندە لەژێر چاودێری حکومەتی ناوەندا بووە جۆرێک لە سربەخۆی و فراوانی بۆ حکومەتی هەرێم دەستەبەر کردووە من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت کە گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم میوانەکەیشم بەڕێز نەوزاد موهەندیسە بەڕێزیان شارەزان لە بواری نوت و ڕاستەخۆ لە سلێمانی و ستۆدیۆ میوانمانن کاک نەوزاد سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت لە دوایی نوتەکانی وزیری نوتی عراقەوە دەست پێ بکەین کە باسی لەوە کرد ئەو بڕیاری کە دراوە بڕیاری گونجاوە و گۆڕانکاریشی بەسەردانایەت بۆچی دادگای فیدراڵی و بە دیاریکرای حکومەتی عراقی لەم ئان و ساتیا بڕیارێکی لەم جۆرە دەردەکات خۆی زۆر جار باس کراوە ئەو فترەی دوو مانگە تقریبا لە 15 کە بڕیارەکە دەرچوە تا ئێستا وەکوڵێن بابەتێکی گەرمی ڕۆژە بۆ مەوزوع و مناقەشە لە هەموو لەسەر هەموو ئاستەکان ئەو بابەتە بۆ لەم ڕۆیا لەم ڕۆیانە ئەگەر مەتنی قەرارەکە و تەفاسیلەکەی بخوێنی توانێ خۆی داوایەکە یەکیشان لە ساڵی 2012 بەرزکراوەتەوە سکاڵایان یەکیان لە ساڵی 2019 یعنی تازە نییە و من چەند جارێکی کەش قسەم لەسەر کردووە هەردوو لایەن بە تەرەفی هەرێمی کوردستانیشەوە بە تەرەفی وەزارەتی نەوتی عێراقیشەوە کە مودەعیە هەردووچیان ئاگیان لەم پرۆسەی دادگاییکردنەکە هەبووە و ئەلموهیم ئێمە بینە سەرەوەی کە لە 15 دووە دادگای فیدراڵی گەشتە و قەناعەتە کە بڕیارەکانی خۆی بە پێ و دەسەڵاتەش کە دراوە بە دادگای فیدراڵ لە دەستوری عێراقیە هەموو بڕیارەکانی دادگای فیدراڵی مولزەمن و باتن بۆ جێبەجێکردن قابلی مناقەشەکردن و تەعن و ئیستئینافکردن نییە بۆیە ئەم کۆبوونەوانەی کە ئێستا وەزارەتی نەوتی عێراقی چەند بڕیارێکی دەرکرد تەبعاً و ڕێنمایی دەرکرد و لیژنەی پێگێنا بۆ جێبەجێکردنی بڕیارەکەیە نەک بۆ گفتوگۆکردن لەگەڵ هەرێمی کوردستاندا هەردوێ نێوپێرێم هەفتەیە وەفدێکی بەڕێزی حکوومەتی هەرێمی کوردستان چوونە بەغدا بۆ مناقەشەکردن و چۆنیەتی جێبەجێکردنی بڕیارەکە و بەسەراحەت پێیان وتبوون ئێمە نەهاتین بۆ گفتوگۆکردن یعنی وەزارەتی نەوتی عێراقی ئێمە گفتوگۆتان لەگەڵا ناکەین چی بکەین و چی نەکرێ ئێمە دەگەڕێین لەگەڵ ئێوەیە میکانیزمێکی مناسب بدۆزینەوە بۆ جێبەجێکردنی بڕیارەکە و ئەوەش کە ئەوان قەراریان لیا و لایخوان گەشتنوێتە قەناعەت چەند خاڵێکە یەکەمیان دەبێت هەموو گرێبەستە نەوتیەکانی ڕابردووی هەرێمی کوردستان تەسلیم بە وەزارەتی نەوتی عێراقی بکرێ و بخوێنرێتەوە تەدقیق بکرێ و گونجێنرێت لەگەڵ یاسا و دەستورەکانی عێراقا دووهەم دەبێت کۆمپانیا نەوتیەکان التزاماتی خۆیان لەمە دووە لەگەڵ حکومەتی مەرکەزیا بێت و سێهام دەبێت کۆمپانیایەکی نەوتی کوردستان KRC دادەمەزرێت سەر بە وەزارەتی نەوتی عێراقا بەڵام بارەگاکەی لە هەولێر دەبێ و ئەو سەرپەرشتی هەموو پرۆسەی دەرهێنان و مەسح و گەڕان و فرۆشتن و گەڕانەوەی داهاتەکانش دەکات بۆ وەزارەتی مالی عێراق و ئەم داهاتی نەوتەکە فرۆشا لە ڕێگەی و کۆمپانیاوە لە بانکێکی نێودەوڵەتیە داهاتەکە دادەرێت دوای دەگەڕێتەوانێ بۆ وەزارەتی دارایی عێراق لە دواتر پشتی هەرێمی کوردستان بەم شێوەیە دەدرێت هەرێمی کوردستان بۆیە قسەکەی وەفتی هەرێمی کوردستان تەنها ئەوەندەیان وتووە ئەگەر هەر مەسەلە دروستکردنی کۆمپانیاکەی ئێمە خۆمان کۆمپانیاکە دروست دەکەین و لەژێر دەسڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە بووە پێم وایە ئەوان ڕازی نەبوون بەوە و هەر ئەو ڕۆژەش وەفتەکە گەڕاونەتەوە کەواتەی ئێستەکانە وەکو وتمان بڕیارەکە دەبێت جێبەجێ بکرێت ژێت قابلی مناقەشە و مراوەغەکردن نییە بەڵام بە هەر حاڵ هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوانی لەلایەن هەر چوار دەسەڵاتەکەەوە دادوەری و ئەنجومەن و پەرلەمان و هەمووانە ڕەتیان کردەوە ئەوانە بەڵام پێم وانییە و جێبەجێ بێ بۆیە بەڕاستی کێشەکە دەبێت بەرەو چارەسەرکردن بڕوا بەداخەوە لە نەگەیشتنە نەتیجا و چارەسەر نەکردن ئەو حاڵەتی نەوت فرۆشتنی ئێستا بەردەوامە بێ ئەو بێ موچەیە ئەو بێ معاشیە ئەو سیاسەتە هەڵی نەوتە بەردەوام بێ کە ئەمە ڕژیانی میلەتەکەمان باشە دەزانین کە چەندێکە حکوومەتی هەرێم نەوتی فرۆشتۆ لە ڕێگەی کۆمپانیاکانە و گرێبەستی هەیە تا ئەم ساتەش بەشێک لە قەرزەکانیشی ڕەنگە قەرزی کەڵەکە بوشی هەیە لە کاتێکا کە ئەم بڕیارە دەرێت و دەچێتەوە ناوەند پرۆسی فرۆشتنی نەوت ئەم قەرزانە و ئەم گرێبەستانی حکوومەتی هەرێم چی بەسەردێ خۆی بەڕاستی وەکو وتم یەکەم هەنگا و یەکەم بڕیار دەبێت تۆ مەلەفی نەوت تەسلیمی
وەزارەتی نەوتی عێراقی بکەیت کە لایەنی معنیە لە دەوڵەتی عێراقیە دوایی لەسەر ئەو تەفاسیلانە قسە ئەکرێت بۆ ئەوەی قسەکەت جوانە تۆ گرێبەستێکت کردو لەگەڵ کۆمپانیا نێوتیەکان ئیلتیزاماتی قانونی هاتۆتە سەرشان ئایا هەرێمی کوردستان مولزەمە با جێبەجێکردنی ئەو ئیلتیزاماتانی پێشوو یا کە مەلەفی نەوتەکە ڕاستەخۆ چوە ژێر دەسەڵاتی وەزارەتی نەوتی عێراقی لەو دەقیقە و ساتەوە بەڕێی من دەبێت وەزارەتی نەوتی عێراقی مەسئولیەتەکان هەڵبگرێت چونکە ناکرێت من قەرزار بم تۆ مەلەفەکەشم لێ وەربگریتەوانەیە و داهاتیشم نەبێ بڵێ قەرزی ڕابردووشت بیتەوە لەکوێ بێ یعنی تۆ خۆتان ئەزانن ئێستا مانگی سێ تقریبان بە کرێی بۆریەکانەوە و قەرزی کۆمپانیاکانەوە و ئیلتیزاماتی حکوومەت هێرێم بەرامبەر کۆمپانیا نزیکی وەکو حکوومەت هێرێم خۆی ڕاگەاندووە لە 143 لە 143 هەموو داهاتی نەوتی ماگانت تۆ دەدەیتوانێت بەکری بۆری بە ئیلتیزامات بە غەرامات بە قەرزەکانت لەبەرەوە مەبلەغێکی زۆرە 500 و ئەوەندە ملیۆن دۆلارە کامانگانە بۆیە بەڕێی من ئەوانە دەکرێتە قۆناغی دووەم یا هەنگاوی دووەم یەکەم هەنگاو ئێستا عێراق مەبەستێتی بڕیارەکەی داگاوەکو خۆی جێبەجێ بکە کە دەڵێ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان نایاساییە نادەستوریە کەواتە تۆ دەبێت ئەم مەلەفە ڕادەستی وەزارەتی نەوت بکەی دوایی لەسەر تەفاسیل لەگەڵ هەرێمی کوردستانە ڕێگرێتەوە. باشە یعنی کە دەڵێن نایاساییە نادەستوریە و دادگای فیدراڵی باسیلەوەکە پرسیارێکی در دێتە پێشەوە بۆچی پێشتر کە لە کاتێکا حکوومەتی هەرێم بڕیاریدا و کە نەوت بەسەر بەخۆ بفرۆشرێ لەو کاتەیە ئەم وتەیان نەبوو بۆچی لە ئێستاە بڕیار دەدرێت کە ناقانونی و نادەستوریە خۆی بەداخەوە لە وڵاتی عێراقا بە هەرێمی کوردستانی شەوانێ یاساکانیش لەگەڵ هێزایە چەند هێزت هەبوو ئەوەندە دەتوانیت یاساکانی خۆت جێبەجێ بکەی و تەطبیقی بکەیت ئەو کاتانەیە ئەگەر بگەڕێنەوە ساڵی 2014 15 کە نەوتی سیاسەتی سربەخۆی نەوت جێبەجێکرا لەلایەن هەرێمی کوردستانەوانە بەڕاستی شەڕی داعش بوو عێراق بۆ خۆی وڵاتێکی لاواز بوو لە شەڕێکی تونند و تیژا بوو هەرێم هەروە ئاوارە بوون هەروە یعنی نەئەتوانرا بەم شێوەیە یاساکان جێبەجێ بکرێت بەڵام ئێستا سەیرەکەی شێوە هێمنیەک هەیە ئارامیەک هەیە دەوڵەتی عێراقی دەیەوێت سەیطرەی خۆی زاڵکا بەسەر هەرێمی کوردستان و تەواوی عێراقا و خۆش دەزانی ملبلانە سیاسەکانیش دەوریان هەبوو لە پێشخستنی ئەم بڕیارانەیە بەڵام وەکو وتم ئەگەر لە مەتنی بڕیارەکە بکۆڵیتەوە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2012 و 2019 یعنی تازە نییە بڵێ لەدایک بووی ئەم ساتە و ئەم وەختەیە نەخێر بەڵام وەکو وتم بەداخەوە لەو دەوڵەتی عێراقا کە هەمیشە وتومە دەوڵەتی عێراق دەوڵەتێکی عەجیب و غەریبە هەموو شتێکی تیا ڕوودەدا بۆیە ئێستاش یاسا و دەستورەکانیش چەند هێزت هەبوو ئەوەندە دەتوانی جێبەجێ بکەیت. دواتر دێمە سەر پرسی ئەو گرێبەست و ڕێکەوتنەی کە حکوومەتی عێراقی هەیەی لەگەڵ ئەردەنا بۆ فرۆشتنی نەوت بەڵام بەر لەوە دەزانین کە زۆر لەم کابینەیە حکوومەتە گلەی ئاراستەی حکوومەتەکرا لە کوی پرۆسە سیاسیەکان لەو میکانیزمانی کە حکوومەتی پێوە بەڕێوە برێ و کاراکردنی بە دیاریکاری لەسەر پرسی نەوت پێتان وایە کە حکوومەتی هەرێم نەیتوانیوە بە شێوەیەکی گونجاو پرۆسەی نەوت فرۆشتنی شێوازەکانی بە شێوەیەکی میکانیزمێکی گونجاو ئیدارە بە لەم ئانوساتەیە حکوومەتی عێراق بۆیە بڕیارێکی لەم جۆرەی دەرکردووە خۆی بەداخەوە وەکو وتم ئێمە لە ساڵی 2002 کە دەستمان کردو بەنەوت دەرهێنان و دواتریش فرۆشتنی و دواتریش عقدکردن بەداخەوە یعنی هەمووی پرسیارەکە گلەیەکە ڕەخنەکانی پێش عێراقیش ئێمە بۆ خۆمان وەکو تاگ وەکو خێزان وەکو هەموو ئۆرگانەکانی حکوومەتی هەرێمە هەمیشە ڕەخنەکانەوە بۆ کە سیاسەتی نەوتی هەرێم مەلەفی نەوتی هەرێم ناشەفافە تاریکێنراوە ئاشکرانیە نازانن داهات چۆن دەگەڕێتەوە چۆن سەرف دەکرێت و چۆن نەوتەکە دەفرۆشیە گرێبەست و مەتنی گرێبەستە نەوتەکان کە 42 گرێبەستی نەوتی جۆرا و جۆر هەیە لەگەڵ کۆمپانیای جۆرا و جۆری دنیاە هەمووەمانە وای دێهات کە لە تەواوی کوردستان و عێراقیشا علامەتێکی استیفهامی گەورە لەسەر پرۆسەی نەوت و سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان دروست بێ بۆیە کە ئێستەکانەش وەکو جەناب دەڵێ کابینەی ئەم کابینەیەش کە ڕەخنەوگلەکان تون بۆتەوە لەسەری و ناتوانێت موچە فەرمو ئەمڕۆ موچەی مانگی سێدا بەش دەکرێت کەوا یعنی لە ماوەی 6 ڕۆژە تۆ نەتوانیوە موچەیەکی مانگی فەرمانبەرانی خۆت بدەیت بۆیە لە لای شەوە تۆ دەست دەگریت بەوەی کە من هەر سیاسەتی نەوتەکەم جێبەجێکەم ئەگەر هەڵە بێ بەڕاستی من هەمیشە وایە لە دنیاە وەکو شێوەیەکی علمی تۆ کارت هەیەوە پەرچەکردارت هەیە ئەگەر کارێکی ڕاست دروست بوو پەرچەکردارێکی ڕاستیش وەڵامت دەداتەوە کارێکی هەڵەبوو پەرچەکردارەکە تونترە بێ خەرەتترە بێ بۆیە بەڕاستی هاوکێشەیەکە تۆ ئەگەر کارێکی ڕاست و ڕەوانت کرد ئەنجامێکی باشت دەست دەکەوێت تۆ کە خراپت کرد خراپت دەست دەکەوێت ئێمە دەبێت تەجروبەمانە بێت لە ساڵی 2016 حەڤەوە تا ئێستا نەوت دەفرۆشین پێ 6 ساڵە نەتیجەیەکی باشمان دەست نەکەوتووە خۆشگوزەرانی نەماوە
ئاوەدانی نەماوە موچە ناتوانانی دابین بکەی باشە ڕخنەیەکی زۆری میلەتەکەت لەسەر شانە ئەمە هەمووەمانە تۆ هەر بڵی سووریشم لەسەر ئەم سیاسەتە لەگەڵ ئەوەشا قەرزێکی زۆری ساڵ بە ساڵ زیاتر دەکات لەسەر ئەستۆی تاک بەتاچی ئێمە هەر یەکێک لە ئێمە ئێستاکانە ماڵ و مناڵمان بەلایانی کەمەوە 3 دەفتەر بۆ 4 دەفتەر بۆ 5 دەفتەر قەرزارین ئی باشە کەواتە تۆ ئەم کارە هەڵەیەت ئەم سیاسەتە هەڵەیەت ڕاست بکەرەوە ڕاستکردنەوەکەش وەکو وتمان ئێمە بەپێی دەستور و یاسا هەرێمێکی لەداو دەوڵەتی عێراقی فدراڵە ڕێ دەکەوم من ناچمە هەمیشە وتراوە ئەو ڕخنەیە دەگرێت ئێمە حلێکی زۆر ئاسان لە بەردەستمانە هەیە بەڵام ڕادەکەین بۆ وڵاتانی دراوسێ بۆ تورکیا بۆ ئێران و مەلەفەکە تەسلیمی ئەوانەکەین خێر و بێرەکە بۆ ئەوانە بەڵام نایەینەوە دەست دەوڵەتی عێراقی فدرال کە ئێمە خۆمان قازانجی تێدا دەکەین بۆ نمونە مانگی سێ نەوتی هەرێمی کوردستان بە معدل بە $100 فرۆشراوە مع العلم لە دەوڵەتی عێراقیە باشە بە $111 فرۆشراوە لە هەموو تاریخی عێراقا لە هەموو تاریخی عێراقا ساڵی 1970 تا ئێستا نزیکی 40-50 ساڵەکە داهاتی عێراق لە ساڵ مانگی سێ $11 ملیارد بووە کە قەت نەگەیشتوێتە ئەم ڕادەیە باشە ئێمە چەند داهاتی عێراق زیاد بکە پشتی ئێمەش لە 14 لە 113 لە 170 زیاد دەکا بۆچی تۆ بەدەستی خۆت ئەم داهاتە خۆت زەرر لە عێراقی لە خۆش دەی کە ئەمە من بەڕێی من کورتترین ڕێگا بەغدایە ڕاستترین ڕێگا چارەسەرە لەگەڵ بەغدا نەک لەگەڵ وتانی دراوسێ دەزانین کاک نەوزاد حکوومەتی عراقیش لە ماوەکانی ڕابردووە هەر لەم ئەخیرانیشەوە باسی لێوە کراوە کە لەمە پوچبوون نزیک دەبێتەوە و پێشتریش مستەفا کاظمی باسی لێوە کرد کە بە خەزێنەی حکوومەتی عێراق لە بارودۆخێکی خراپدایە لە قەیراندا پێتان وایە ئەم بارودۆخە چ گۆڕانکاریەکە کات لە داهاتی عێراق و ئەو پشکێشی کەوا بڕە لە ڕێگەی داهاتی نەوتەوە بگەڕێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆی کێشەی سیاسی و دروست نابێت بۆ حکوومەتی هەرێم وڵاو قسەی کێسا جناب بدەڵێەوە لەوانەیە قسەیەکی کۆنی چەند ساڵی ڕابردووی سەردەمی شەڕی داعش بێت ئێستا هەفتەی پێشوو و هەفتە لەمەوە پێش ئەڵێن احتیاتی یەدەک لە بانکی مرکزی عێراق لە نزیک بۆتە لە $200 ملیارد کرد یعنی ئەمە مەبلەغێکی زۆر عجایب بەوەی چێک لە ڕاوێژکارە ئابوووریەکانی مستەفا کاظمی دەڵێت عێراق لە باشترین وەزعی ئابووری و اقتصادیاتی ئەگەر نەوت بەم شێوەیە لە بەرزیا بێت و داهاتی عێراق بەرە و بەرزبوونەوەڕوە بەداخەوە بەعکسەوە یعنی عێراق دەیەوێت ئێستاکانە خۆی داهاتەکانی باشتر کۆ بکاتەوە پرۆژە و مەشاریع ئاودانەکان زیاتر بکە و خۆشگوزەرانیشی پێ دیارە لانی کەم من و تۆ قسە بکەین لەسەر تاک لەسەر ئاسی داهاتی تاچی بفەرمانبەر قسە بکەین ڕۆژێک لە ڕۆژان مانگی موچەی مانگی عێراق دواناکەوێ ئێمە مانگی سێ وەردەگرین ئەو بەیانی دوو بەیانی مانگی 4 وەردەگرێت و پێشێژن مەعاشی مانگی 4 تەوزیعەکە هاوڵاتی سادە چیەوێت هاوڵاتی سیادە دەیەوێت ماگانە موچەی خۆی بکە من دایمەن وتومە موچەدان بە فەرمانبەر ئەرکە سەرچێکە ئەرکێکە لە ئەرکەکانی حکومت لە هەموو حکوومەتەکانە و ئەم مەبلەغە زۆری موچەی فەرمانبەران تەنها بۆ گیرفانی من و تۆ نییە من و تۆی فەرمانبەر سبەینە دەچینە بازارەوە دەچینە بازار سەرفی دەکەین خەرجی دەکەین و پێداویستەکانی خۆمانی داوینەکەین کەواتە بوونی موچایەشێکە لە سەرچاوە داهاتەکان بۆ بەگەڕخستنی بازار و بازرگانی و بژانەوەی ژیانی هاوڵاتیان کەواتە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وا دەڕوانێت موچە بارێکی قورسە لەسەری و دەبێ ژمارەی فەرمانبەران کەم بکرێتەوە وزۆر ڕێوشێنی گرتوۆتە بەر بۆ نمونە 5-6 ساڵە تەرفیعاتی مۆزەفی وەستانوە 5-6 ساڵە خەڵک تەقاعد دەبێ و تەعینات نییە باشە تۆ لەولا ئیجرعاتێکی توندت کردووە لەم لاشۆ ناتوانانی موچەکەت بی لەولا سیاسەتێکی هەڵت پەیڕۆکردەوە هەموو هەڵەکانت کۆ کردوێتەوە دەشت دەوێت بە ئاسایی ئیشەکەت بۆ بەڕێوە بچێت بڕواناکەم چارەسەر بێ بۆ یەوەکو تجارێکی کەش ڕاستە ئێمە من هەمیشە وتومە ئێستا زۆر کەسم قسانی من وا لێک دەداتەوە ئێمە عێراقچین و دەمانەوە بچینەوە باوەشی عێراق و قوارەی هەرێمی کوردستان بچوو بکەینەوە نەیگەڵی نەخێر تۆ کەوتوتە قەیرانێکی دارایی 5-6 ساڵەوە ڕۆژ بە ڕۆژ لەسەر ئێمە تونتر دەبێت مەسەڵەن قەیرانی دارایی لە هەموو دەوڵەتانی دنیا ڕوویدا لە ساڵی 2014 و دابەزینی نرخینەوت بۆ دەوڵەتە گەورەکانیش توش بوون بەڵام ئەوان لی دەرچوون بۆ سیاسەتێکی حەکیمانەیانە بوو و ژێرخانێکی ئابووری بەهێزیان هەبوو و توانیان کێشەکە لەسەر خوان سوکەن ئێمە بەعکسەوە ساڵ بە ساڵ کێشەکە و قەیرانەکە تونتر بێ و ئاسوی چارەسەری ڕوونیە ئێستا من و تۆ بمانزانایە مەسەڵەن ساڵی 2023 قەیرانەکان کۆتایی بێت ئەمان گوت قەیچێکە تەحملەکەین ساڵێکە بەڵام فەرموو هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە 2014 تا ئێستا ئێمە ساڵ وتەمەند دەڕوا و ساڵ ئەخەینە پاڵ ساڵ و تەسلیمی ساڵی داهاتوویەکەین و هیچ ئاسۆیەکی ڕۆژینیش نییە بەڵام زۆر باشیش دەزانی ئەگەر لەگەڵ عێراق ڕێبکەوین حلەکەمان باشترە بێ و قەیرانەکە لەسەرمان خاو دەبێتەوە باشە
باسی عراق دەکەی کە گەڕانەوەی ئەم پرسە بۆ عراق ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان و ئیدارەدانی هەم لە ڕووی ئەو موچە و داهاتی کە دەگرێتەوە بۆ حکومت با گونجاوتر بێت لەوەی کە ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان دایکە و هەم لە کۆی ئەو داهاتانی کە لە حکومەتی ناوەند زیاد دەکات و لە حکومەتی هەرێم بە پێچەوانەوەیە دەزانین لێسادا بەهۆی ئەو بارودۆخە سیاسی کە هاتوۆتە ئاراوە جۆرێک لە جۆرەکان کێشە لە نێوان حیزبە سیاسیەکانی عراق هاتوۆتە ئاراوە گرێبەستێکی نەوتی هەیە بۆ فرۆشتنی نەوتی مووسڵ بە وڵاتی بەڵێ بە وڵاتی ئوردن ئەم کێشەیە هەیە لە ڕێگەی هۆکارەکەیشی ناکۆکیەکە بۆ چۆنیتی گواستنەوەی دەگەڕێتەوە دوجار ئەم کێشەیە پێویستە چۆن حل بکرێت گەر لە ڕووی ئابووری و لێک بدرێتەوە بەڵێ خۆی ئەم پرۆژەی ڕاکێشانی بۆری گواستنەوەی نەوت لە کێڵگەی نەوتی بەسراوە بۆ بەندەری عەقەبە لە وڵاتی ئوردن تازە نییە خوشکە بیرۆکەی یەکەمی ساڵی 1970 تقریبان 40 ساڵ لەمەوە پێشەکە بۆ ساڵی 1970 خۆتان دەزانن عێراق لە شەڕی عێراقیران بوو لە شەڕێکی قورسا بوو پێویستی بە داهاتێکی زۆر هەبوو لە یەڵێک لە هێڵەشەکانی ناردەدەرەوەی نەوتی عێراقی فرۆشتن بوو لە ڕێگەی کەنداوی عەرەبیەوە ئەو کاتە شەڕی عێراقیران هەمیشە پاپۆڕە نەوتەکان تووشی و پەلەماری هێرشی ئێرانی دەبوون لە مەزیقی هورمز و دەرنەدەچون بۆی داهاتی عێراق کەمی کرد عێراق بیری کردوانێ کە دەبێ هێڵێکی ئامن و سەلامت ڕابکێشێ باشترین ڕێگەش بریتی بوو لەوەی کەوا خۆتان دەزانن وڵاتی ئوردن وڵاتێکی بچووکەوە پێویستی بە یارمەتی و هاوکاریەکانی عێراقیشە بوو و سەلامەتتر بوو طبعا بۆ معلوماتان لە مێژووی ئوردنە تا ئێستا کێشەیەک یان ناجێگیرێکی سیاسی ڕووی نەداوە بۆ نمونە عێراق چەند هێڵێکی بۆری هەبووە وەک هەر ئەوە نەبووە تا ئێستا بۆری عێراق تورکیامان هەبووە عێراق سووریامان هەبووە کاتێ سووریا لە بەندەری بانیاسەوانی ئەویشی ڕاگرت لەبەرەوەی کێشە و مەشاکلی ناجێگیری سووریا لە ساڵی 2011 بە پێشتریش لە شەڕی عێراقیرانە چونکە هاوپەیمانی ئێران بوو عێراق ئەو خەتەشی ڕاگرت هێڵێکی هەبوو عێراق سعودیا ئەویش لە سەردەمی شەڕی کوێت و تێکچوونی علاقاتی سعودیە و ئەوانە ئەو خەتەش ڕاگیرە کەواتە عێراق چی مایەوە تەنها هێڵی بۆری بەندەری جیهانی تورکی مایەوە لەگەڵ هێڵی ستراتیژیا هێڵی ستراتیژی هەموو کێڵگەنەوتەکانی باکوور و وەسەد و باشوور بەیەکەوە دەبەسێتەوە دەتوانێت لە کەنداوی عەرەبی و بیفرۆشێت و دەتوانێت تیش لە بۆری جیهانی شۆ بیفرۆشێت المهم عێراق ئێستەکانە عافیەتی خۆی وەکوڵێن وەرگرتووە کەرتی نەوتی زۆر گەشەی کردووە دەیەوێت داهات زیاد بکە لە ڕێگەی چیەوە فرۆشتنی زیاتری نەوتەوە بۆیە بیری کردوێتەوە فرۆشتن لە ڕێگەی کەنداوی عەرەبیەوانێ تا ئێستەکانە لە حدودی 2 ملیۆن و شتێک ڕۆژانەیە جیهان بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستانی پێداتێ بەڕێبێشیەوە کێشە و گرفتێکی قانونی نایاسەیە لە بینی هەرێم و بەغدادا هەیە خەتی سووریا نەماوە کەواتە باشترین ڕاکێشان ئەم هێڵەیە هێڵێکی ئامینە وەکوتم فکرەکە کۆنە 40-50 ساڵە بەڵام ئێستا کە سەری هەڵداوەتەوە لە کەیەکەوە سەری هەڵداتەوە بۆ معلوماتان کۆبوونەوەیکی سێقۆڵی لووتکەی میسر عێراق ئوردن هەبوو شای ئوردن و ڕئیسی میسر و ڕئیس وزرای عێراق ئەم فکرەیان جوڵانۆتەوە طبعا بە قازانجی ئەردەن و میسر و لەوێ شەوانێ عێراقیش دەوێت بازاری ئەفریقاش بۆ خۆی بەدەست بێنێت و بازاری ئەوروپاش بۆ خۆی بەدەست بێنێت کەواتە قازانجی تێدایە بەڵام معارزە سیاسیەکان لێرەیە ئێستا باسەکەن طبعا حەڤەیمان دوێنێ و پێرێ عاسم جیهاد وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق لە کۆنفرانسێکی هەموو ڕاگەاندنەکانە هەموو ئەو تۆمەتانی ڕەت کردەوە یەکەم قسەکەەوە بوو نووری مالیکی هەفتەی پێشوو ڕەتی کردوانێک کە نابێت دەم پرۆژەیە لە سەردەمی ماستفا کازمیا جێبەجێ بکرێ لەبەرەوەی حکوومەتێکی کاربەڕێکەر و دەسەڵاتی ئەو عقودەی نییە بەڵێ باشە ئێستا دانیان پێنا ڕووی قانونیەوە ئەمە دروستە بەڵێ لەبەرەوەی ئەمە دەبێت ئەم عقدێکی نێودەوڵەتیە سێ دەوڵەتە ئوردن و عێراق و میسریشی تێدەکەوێت و دەبێت ئەمە ئەم عقدا بچێتە پەرلەمانی عێراقی پەرلەمان پەسەندی کە حکوومەتی نوێ طبعا ئەبێ وابێ چونکە ئەم حکوومەتە خۆتان دەزانەوە 6 مانگی بەسەراتی پەڕۆ ئێستا لە ئەگەر سەر و کۆمار هەڵبژێرا ئێستا دەبوو حکوومەتی تازە تشکیل بکرێت بە هەر حاڵ ئەوەی چەکو لە خەلەکان بۆیە مستەفا کازمی پاشەکشەی کرد دوێنێ و بەڵێ ئێمە ئەم مەلەفە دەستکاری ناکەین تا حکوومەتی تازە دوو پرۆژەکە پرۆژەیەکی گرنگە وەکووتم لە دوو قۆناغ پێگرێت قۆناغ یەکەم لە بەسرە بۆ حەدیثەیە لە محافظەی ڕوومادی قۆناغی دووەمیش لە حەدیثەوە بۆ بەندەری عەقەبەیە هەموو خطوتەکە هەموو هێڵەکە 1600 تقریبا نزیکی 1665 کیلۆمەترە باشە بە تێکڕا ڕۆژانە وەکو بازەکرێت 2,250,000 بەرمیلی لێوە هەنارداکرێت ئەمە هەر قازانجی بۆ ئەردەن نییە مەسەلەن تۆ لە نەوتی بەسرەوە دەڵێ نەوت بۆ پاڵاوگەکانی ناوەڕاست و باکووری عێراقیش دابین دەکا و بۆ محەطەی کارەباکانی عێراقیش دابین دەکا ئەمە قازانجێکە باشە ئەخیران ملیۆنێک بەرمیل دەچێتە بەندەری عەقەبەی ئوردنەوە دەفرۆشرێ و
ئەمەش داهاتێکی باش بۆ عێراق زیاکە سەرڕای بەندەری جیهان و سەرڕای کەشتی گەلەکان لە کەنداوی عەرەبیەوە بۆیە بە ئیجماع سیرکەین و بودجەکەش یەکێک لە خاڵەکان کە ڕەخنەی لێجێگیرا کرابوو بە خاڵێکی ملولانی سیاسەکان دەیانگو 18 ملیار بۆ 28 ملیار دلاری تێدەچێت دوێنێ وەزیری وەزارەتی نەوتی عێراقیڵێ نەخێر 8 ملیار و نیوی تێدەچێت و ئەمە دوو ڕێگە هەیە بۆ جێبەجێکردن یا لە ڕێگەی وەبەرهێنانەوە شەریکەیەک یا کۆمەڵێک شەریکە گروپێک لە شەریکات جێبەجێ دەکەین دوای عێراق لە فرۆشتنی نەوتەکە و پارەکەیان دەداتەوە یا ئەوە تا وەزارەتی نەوتی عێراقی ئەساسەن خۆی تەمیلی پرۆژەکە و خۆی جێبەجێ دەکا و پارەکەش دوایی لە داها دەگەڕێتەوە بۆیە پرۆژەکە ئێستا وەکوتم لەم دقیقەیان ڕاوەستاوە تا حکومەتی تازە تەشکیل دەبێت باشە یەکێکە لە ناکۆکیەکان ئێستا لە نێوان نووری مالکی و سەدرا بۆ ئەوەی کە سەدر دەیەوێت لە ڕێگەی کشتی و بەڕێی کەناراوەکان گواستنەوەی بۆ بکرێت بەڵام نووری مالکی دەیەوێت لە ڕێگەی بۆریەوە بکرێت ئەم بابەتە چی؟ خۆی سەریکە ئێمە وەکو باسم کرد فرۆشتنی نەوتی عێراق ئەساسەن لە جنوبەوانەیە لە بەسرەوە جێبەجێ بێت لە ڕێگەی کەشتیگەل و کەنداوی عەرەبیەوە بەڵام ئەمەش وەکووتم دائیمەن مەترسی هەیە عێراق من بە هەنگاوێکی باشی دادێم یەکەم سەرچاوی داهاتە زیاد دەبێ و خەتەکە خەتێکی زۆر ئامین و سەلامەتە لە ڕێگەی ئەردەنەوە کە تا ئێستا ئەردەن کەمترین کێشەی سیاسی تیا بووە مەسەلەن ئەوە سووریا وەستاوە بۆریەی نەوتی مەسەلەن جیهان ئەوەنیە ناو بەناو دەتەقێتەوە کێشەی تێدەکەوێ خۆ ئەگەر مەسەلەن کێشەیەک لە کەنداوی عەرەبی لەگەڵ ئێران و عێراق دروست بێ تەنگەی هورومز دەگیرێ و ئەوە بێت بەڵام ئەم خەتە جیرانی نابێ اللهم ئەگەر خوا نەخواسە قووە قاهرە بێ بۆیە بەڕاستی عێراق دەیەوێت لە ڕێگەی ئەمەوە چەند هەدەفێک بپێکێ یەکەم داهاتی زیابێ و وەکوتم بەمەش کە تۆ هێڵێکی بۆری لە بینی عێراق ئوردن میسرا جێبەجێەکەی بازارێکی تازە دەدۆزیتەوە و علاقەتە سیاسی و ئابوووریەکانشی لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە باشتر و تونگوتۆڵترە بێت هەموو ئەمانە بە قازانجی عێراق دەشکێتەوە بەڵام هەندێک کەسیش دەڵێت ڕاکێشانی ئەم خەتە هێندەی بە قازانجی ئوردن دەبێت ئەوەندە بە قازانجی عێراق نابێ لەبەر ئەوەی لە ڕووی فرۆشتنەوە و لە ڕێی کرێی بۆریەکەوانەیە کە تقریبان تێچۆکەی زیاتر بێت لەسەر عێراقەکەوێ عێراق وەکو ئەوەی کە باسیەکەن هەر ئەوەندەی بۆ دەمێنێتەوە پارەی فرۆشتنی نەوتەکەیە بەڵام بە هەر حاڵ یعنی تۆ چ جای ئێسەکانە قودرەت و توانات فرۆشتنی 2 ملیۆن بەرمیل بێ تۆ بیگەینتە 3 ملیۆن 4 ملیۆن چووکە ئەمە یا بڕوا ئەکەن یاخود ساڵانی داهاتوو ساڵی 1 ساڵ 2 ساڵی داهاتوو قووەتی ساناردەکردنی عێراق و فرۆشتن نزیک بێتەوە لە 5 بۆ 6 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژانە ئەمەش نە لە قودرەتی بۆریەکەی تورکیا جیهانایە لە قودرەتی کەنداوی عەرەبیە حتمما ئەبێ هێڵێکی تازە دروست بکرێت و بەرنامەکەش ئەبێکە لە بەردەستە زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەکەمانە ئامادە بووی دیارە بابەتەکە زیاتری ژەڵەگری و جنابیش زۆر بەجوانی ڕوونێک کردەوە بابەتەکە لە دەرفەتێکی کە هیوادارم زیاتر گفتوگۆ لەسەرم بابەتە بکەین دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز نەوزاد مهندس کە بەڕێزیان شارەزا بوون لە بواری نوت و ڕاستەوخۆ میوان بابوون لەسەرم پرسا گفتوگۆمان کرد